لە سەروبەندی هەوڵەکانی عێراق بە ئاراستەی دوورکەوتنەوە لە هەژموونی ئێران و تورکیا و گەڕانەوە بۆ وڵاتانی عەرەبی ماوەی زیاتر لە مانگێکە، عێراق بووەتە گۆڕەپانی هاتنی بەرپرسانی باڵای وڵاتان و ڕۆیشتنی بەرپرسانی عێراق بۆ دەرەوە. هەر لەو چوارچێوەیەدا کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی عێراق و ئوردن و میسر بەڕێوە دەچێت و ئامادەکاریەکانی کۆبوونەوەی لووتکەی هەر سێ وڵات کە بڕیارە کۆبوونەوەکە چەندین ڕێکەوتنی استراتیژی لە چەندین بواردا لێ بکەوێتەوە. ئەوکات هەردوو حکومەتی بەغدا و بەیروت ڕێککەوتون لە بەرامبەر پێدانی زیاتر لە 500,000 تۆن نەوتی خاو کە دەکاتە نزیکەی 3,500,000 بەرمیل نەوت بە لوبنان. لە بەرامبەردا وڵاتە هاوکاری و هەمانگی پزیشکی پێشکەش بە عێراق دەکات. لە لایەکی دیکەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند هانی وەبەرهێنەرە ئەمریکی و عەرەبی و ئەوروپیەکان دەدات لە عێراق و هەرێمی کوردستان کاری وەبەرهێنان بکەن. لە چەند ڕۆژی ڕابردووشدا وەزیری دەرەوەی قەتەر سەردانی عێراق و هەرێمی کوردستانی کردو. ڕایگەیان وڵاتەکەی کۆنسوڵخانە لە هەرێم دەکاتەوە و کاری وەبەرهێنان دەکەن لە عێراق و هەرێمی کوردستان. ئەوەش لە کاتێکدایە لە سەرەتای ئەم مانگەوە مستەفا کازمی سەردانی هەرێکە لە سعودیە و ئیماراتی کرد. لە سەردانەکەدا حکومەتی ئیمارات ئامادەیی نیشاندا وەبەرهێنان بکات لە عێراق و هەرێمی کوردستان بە بەهای زیاتر لە 3 ملیارد دلار. دوایین هەوڵیش لە پرۆسەی نزیکردنەوەی عێراق بە ئاراستەی وڵاتانی عەرەبی هاتنی ئەحمەد ئەبوغەیت ئەمینداری گشتی کۆمکاری وڵاتانی عەرەبیە بۆ عێراق و هەرێمی کوردستان. بەشێک لە لێکدانەوەکان بەو ئاراستەیەن عێراق دەیەوێت ڕۆڵی خۆی لە ناو وڵاتانی عەرەبیدا بگێڕێتەوە و بەرهێنانی وڵاتانی کەنداوی عەرەبی ڕابکێشێت بۆ بەغدا و هەولێر. هاوکات هەژموونی ئابووری ئێران و تورکیاش بە تایبەت ئێران کەم بکاتەوە، بە تایبەتتر لە سەردەمی مستەفا کازمیدا کە کەسێکی مەزهەبی و نزیک لە ئێران نییە. هەروەها پشتبەستن بە وزەی ئێران بۆ کەرتی کارەباش کەم بکاتەوە کە قەرزێکی زۆری لایە و فشاری ئەمریکاش لا ببات لەسەر بەکارهێنانی وزەی ئێران. بۆچوونێکیش پێی وایە ڕۆڵی سعودیە کاریگەرە لەو هەنگاوانەدا و حکومەتی ڕیاسیش بڕیاری داوە پاڵپشتی لە حکومەتەکەی کازمی بکات. کاردانەوەی میلیشە شیعەکانیش بە نمایشی سەربازی و هەڕەشەکان لەسەر وەزیرانی عێراق دوای سەردانیکردنی بۆ وڵاتە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە.